دين سر atomic spectra شبنجي atom. When an atomic gas is excited by passing an electric current through it كاتي كوائما غازك من هبي ام غازا كرنتك بناوي تيبر او كاتا اتومكان اتشنا اكزايت ستيتو طاقيك ور اجرن طاقه كلا الكتريك كرنتك ور اجرن و اتومكان لجراوند ستيتو اتشنا اكزايت ستيتو باشان ابي دابس نوبو ستيتي خوان the emitted radiation لو حالك دا أبصنوا أو كاتا radiation كان لي ودرجة has a spectrum كشبنجي هي which contains specific wavelength only كاتا أو شبنجة ك دروست أبي چەند wavelengthێکی دیاریکراو لە خۆ دەگرێت جارێکی تر ئێڵێمەوە کاتێک ئێمە گازێکمان هەبێت و ئەلکتریک کەرنتێک بەناوی تێپەڕێنین ئەوە ئەتۆمی گازەکە ئینەرجیەک لە ئەلکتریک کەرنتەکەەوە وەرەگرن ئەچنە ئێکزاکت ستیت لە پاش دەتوان تقریبا ناقسەن 8 سەکەند جارێکی تر ئەگەڕێنەوە بۆ گراوند ستیت لەم کاتاکە ئەگەڕێنەوە چیەکەن ئیمیشنی ڕێدیشن ئەکەن ڕێدیشنێکیان لێوە دەرئەچێت فۆتۆنیان لێوە دەرەچێت ئێکسڕیان لێوە دەرەچێت کە تێیدا هاس سپێکترەمەکەیان مجموعەیەک وەیڤلێنگثی دیاریکراو لە خۆ دەگرێت each element هەر ئلیمنتێک has a characteristic line spectrum هەر ئلیمنتێک سپێکترمێکی دیاریکراوی خۆی هەیە کۆتا توانین پێی بیناسینەوە the number ژمارەیان strength بەهێزیان exact wavelengthی ئەو سپێکترمانە of this lines in the spectrum wavelengthی ئەو لاینانەی کەوا لە سپێکترەمەکەمان احتمال لەسەر کۆمەڵێک external physical factor ئەکەن وەکو temperature وەکو pressure وهەروەها the presence of electric and magnetic field وهروها بوني إلكتريك ومagnetic field and the motion of the sun وهروها احتمال لسر حركي سورسك أكن ليرة spectroscopy علم الأطياف يعني زانستي شبنجي is therefore a useful tool أمريكي زور جرينجا for analyzing بوشي كردنوي the composition and the state of the source بو analyze كردنو شكار كردني بيك هاتو حالتي سورسك Spectral series mania. It has been experimentally found that the spectral lines of an element fall into sets called spectral series. كواتا بشوي اكسبيرمنتي او دوزراتو كتيدا spectral line هر elementek واتا wavelengthي هر elementek spectral line كان لمجموعة wavelength كان كلكويا فول انتو سيت اتواني كويان كينا ولا مجموعه كابو مجموعه ناويان ليبرين سبيكترال سيريس وتا زنجيريك لسبيكترال لاين زنجيريك لسبيكترال لاين كواتا بشوي اكسبيرمنتالي او دوزراوتو كتيدا بو هر إليمنتك مجموعة ويفلينكتيكي دياري كراومان هي كالسيتيكا كومان كردو تو بيان او تري سبيكترال سيريس بۆ نمونە بۆ گەردیلەی هایدرۆجین هەمانە ئەو سیریەسە بەکوێ دەست پێەکە بە لایمەن دەست پێ دەکات the Lyman series contains the wavelength given by the formula Lyman series مانەیە کە کۆمەڵی wavelength لە خۆ ئەگرێ وەکو لەم نمونە پیشانی ئەدەین یەک لەسەر لەمدا ئەکاتە r یەک لەسەر یەک تواندوو ناقز یەک لەسەر n تواندوو تەماشەکە یەک لەسەر n final تواندوو ناقز یەک لەسەر n initial تواندوو بۆ لایمەن هەمیشە n فاینەڵمان یەکە کەواتە ئەکرێت لە دووەوە بێتە یەک ئەکرێت لە سێەوە بێتە یەک ئەکرێت لە چوارەوە لە پێنجەوە هەتا لە مالانی هایەوە هەموو ئەو ترانزیشنانەی لە دووەوە هەتا مالانی هایە دێنە ئێنی فاینەڵیان یەکە پیانەوەچێ کێ پیانەوەچێ لایمەن سیریەس کاتە لە چ منطقەیەکە لە منطقەی ئەڵترافۆیلتەوەتە ئێمە ناتوانین بیبینین لە مختبەرە ئەم تەجروبەیەمان کردووە بەڵام تەنها ڤیسیبڵەکە بینراوە ڕەنگەکان کە بەچاو ئەبینین ئەمانەمان نەبینیوە لەکوێوە لە 400 بۆ 10 نانۆمیتر ڕێنجەکەیەتی ئەڵترافۆیلت و ئاڕیشمان پێ ئەوترێ چی ڕێیدبێرگ کۆنستانت و قیمەتەکە 1.097 دەتوان ناقسەن 7 مەتر ئینڤێرسە ئەمە سلسلەی یەکەممان هەیە لە هایدرۆجینە پێ ئەوترێ لایمەن سیریەس کە کۆمەڵێک وەیڤلێنگت لە خۆ دەگرێت لە دووەوە هەتا مالانی هایە ئینی شەڵەکێتی و ئێنی فاینەڵەکەی یەکە
پاشان ئینە سەر دووەم سیریەس کە هەمانە سیریس باڵمەرمان هەیە ئەمیش چەند وەیفلێنگتێک لە خۆ دەگرێ چەند سپێکترە لاینێک لە خۆگرێ و یەک لەسەر لەم دەکاتە ئار یەک لەسەر دوو تواندوو ناقزێک لەسەر ئێنی ئینیشەڵ تواندوو کاتە هەموو ئەو ترانزیشنانەی کە لە 3 4 5 6 هەتا مالانیهایەوە دێنە ئێنی فاینەڵیان دووە پیانەوەچێ باڵمەر سیریەس کە ئەمە لە حدودی بینداویایە واتە وەیڤلێنگتەکەی لە حدودی 400 بۆ 800 نانۆ مەتر دەبێت ئەمەیە لە مختبەرە ئێمە بینیومانە ها کۆمەڵی ڕنگمان بینی سوورمان بینی پرتەقاڵیمان بینی سەوزمان بینی شینمان بینی ڤیۆڵەیتمان بینی ئەموو ئەمانەمان بینی ئەمانە هەمووی باڵمەر سیریەس بوو بۆیە ئەگەر تێبینیتان کردوێ ئێنی فاینەڵی هەمویان دوو بوو پاشان سێ سیریەسی ترمان هەبێ کە ئەمانە لە مەنتیقەی ئینفرارێدن واتە جارێکی تر ئەمان ئێمە ناتوانین بیانبین لە 800ەوە تاوەکو 1 میلیمەتر بۆ نمونە پاشنمان هەیە کە ئێنی فاینەڵی سێیە کاتە ئەکرێت لە 4ەوە لە 5ەوە لە 6ەوە تا مالانیایە بەڵام ئێنی فاینەڵمان هەمیشە سێیە براکێتمان هەیە ئێنی فاینەڵی 4 و بڤەندمان هەیە ئێنی فاینەڵی 5 هەموو ئەمانە لە مەنتیقەی ئینفرارێدن واتە ئێمە ناتوانین بە چاوی ئاسایی بیان بینین ئەم سێ سلسلەیە Kabu, the existence of spectral lines and series poses a test for any theory of atomic structure. كاتا وجود أم spectral لاينانا وهروا series كانيان poses a test من بودروسكا for any theory of atomic structure بوشي بو أو بردوساني كواباز ل atomic structure أتوم أكان أجر أم وينه تماشاكين أما همو سلسلة كان لايمني تيايا و باڵمەری تایە و سلسلەکەی تریشی تایە ئەگەر سێرکەن the spectral series of ئەم بۆ هایدرۆجینە لایمەنەکە لەم منتیقەیە وتوان لە منتیقەی ئەڵترڤۆیلتە هەرچی باڵمەرە لە منتیقەی چییە باڵمەر لە منتیقەی ڤیسیبڵە و سێ سلسلەکەی تر پاشن و براکێت و بڤۆن ئەمانە لە منتیقەی ئینفرارێدن واتە بۆ گەردیلەی هایدرۆجین بە کورتی و بە کورتی ئەوەی کەوا ئێمە ئەیبینین بە چاوی ئاحتیادی باڵمەر سیریەس دەبێت پاشان دینە سەر مۆدێلێکی تر the Bohr model electron waves in the atom لە بۆر مۆدێلە ئەم جارە قسە لەسەر چیەکەین لە منطەلەقی وەیڤی ئەلەکترۆنەوە کە پێشتر لە چاپتەری سێ وتمان دوواڵیتی دیبڕۆپلیمان هەبوو وتمان هەر پارتیکڵێکی جوڵاو هەم سیفەتی پارتیکڵی هەیە هەم سیفەتی وەیڤی هەیە سیفەتی وەیڤەکە نیشانماندا کە یەکێک لەو پارتیکڵانەی کەەوە ئەلەکترۆن بوو سیفەتی وەیڤەکە زاڵ بوو بەسەر سیفەتی پارتیکڵیەکەیە بۆیە ئەمجار لە منطەلەقی وەیڤیەوە قسە لەسەر ئەلەکترۆن ئەکەین The first theory of the atom to meet with any success was put forward in 1913 by Niels Bohr. یەکەم بیردۆست کە توانی سەرکەوتوو بێ لە لێکدانەوەی ئەتۆمە لە ساڵی 1930 لەلایەن زانە بۆرەوە بوو. This theory can be formulated in terms of the de Broglie waves as shown below. ئەم تیۆریە يعني تواندا ريك بخري in terms of the de Broglie waves لمنطلقي ويفي de Broglie ويفي الكترونوا يعني ريقسناكي لسر اساسي تشيبو لسر اساسي ويفلينكتي الكترون بو لروانجي صفتي ويفي الكترونوا ريك خرابو consider a wave behavior of electron in orbit around a hydrogen nucleus بوادبني a wave behavior of electron صفتي ويفي الكترون لأوربيتا بدوري قرديلي هيدروجين ناوكي قرديلي هيدروجينا واعتباركين the de Broglie wavelength is given by this relation kata de Broglie wavelength man lambda is equal to h over p is equal to mv where the electron velocity is that given by peşter velocity electron man dozi وكردي e لسر رقي 4 by epsilon naught mr kata لشويني همو v اتوانا من تي دانم ام v تعويض كم كتعويض كرتي كابو معادلة دوانزم عندس أكوي لمدا أكاتي إيش أوفر إي 4 باي أبسلون نوت آر لسر إم وآرش مان بيشتر للمونية كادوسيوا بو أتوم بو قرديلي هيدروجين كردي 5.3 جاران دا توان ناقصن يعنصم متر تعويز يكين كابو لم حالتا توانين ويف لينكتي إلكترون بدوسينوا قيمتكي أكاتتي سيوسي جاران دا توان ناقصن يعنصا متر باشان this wavelength wavelength كإما دوسي ما نوا is exactly بطاعتي the same as the circumference of the electrons or بطاعتي أكاد تشوي
ئۆربیتی ئەلەکترۆن چێوەی ئۆربیتی ئەلەکترۆن ئێمە ئەگەر بە باسڵنێک لە گەردیلەی بۆرە بە باسڵنێکدانرا بوو چێوەکە کاتە ئەگەر ئۆربیتەکەمان شێوەیەکی شێوە باسڵنی هەبێ ئەوە چێوەی باسڵنەکە ئەکاتە چی محیتەکە کاتە 2 پای ئار 2 پای کۆنستانتە ئارەکەش 5.3 جاران دەتوان ناقسەن 11 جارانیکەی دیسانەوە سیوسەکەمان بۆ دەرەچێ کەواتە ئەلێرەوە تەتابوقێک هەبوو لە نێوان محیط و چێوەی باسڵنەکە ئۆربیتەکە لەگەڵ کێیە لەگەڵ وەیفلێنگتی ئەلەکترۆنە کەوا بوو the orbit of the electron orbit electron in a hydrogen atom corresponds to one complete electron wave joined on itself بەرامبەر بە چییە circumference ئۆربیتەکە بەرامبەر بە یەک وەیڤلێنگتی ئەلەکترۆنە کاتێک خۆی گرێیا بێتەوە joined on itself وەکو لەم وێنە ئەیبینن ئەمە یەک توڵ مەوجیمان هەیە ئەمەش ئەگەر تەماشاکەین ئەها ئەم دوانە هەمانە ئەوەی کە خەتە ڕەشەکەیە ئەلەکترۆن پاثە یعنی مەساری ئەلەکترۆنە و ئەمەشان دیبڕۆڵی ئەلەکترۆن وەیڤەکەیە ئەوەی سوورەکەیان دیبڕۆڵی ئەلەکترۆن وەیڤە تەماشا ئەکەین لە گەردیلەی هایدرۆجینە یەک ئەلەکترۆنمان هەبێ کەواتە ئەو ئۆربیتەی کەوا هەمانە سێکەمفرەنسی ئۆربیتەکە بە تەواوەتی یەکسانە بەچی بە وەیفلێنگتی ئەلەکترۆنەکە کاتێک خۆی گرێیا بێتەوەکو ئەوەی کە باسڵنێکی دروست کرد بێ یەک وەیفلێنگت بەرامبەر بە یەک orbit of electron. We assume that باوا اعتبار بكين the motion of the electron in the hydrogen atom is analogy to the vibration of a wire loop. واعتباركين كوا ام حركة الكترون لقردلي هيدروجينا ليكتواندنيكي اكين بكي بفايبريشن واير لوبيك فايبريشني واير لوبيك معناه تشبيهي اكين بفايبريشني واير لوبكا. We know that a wire loop كوا تشبيه مان كردوا the loop is circumference محيط وتشوي اللوبكا is an integer number of the wavelength of the resonant mode. يكسان أبي بتي يكسان بشماريكي طاول wavelength resonant mode. Therefore we assume that هربو أوش we assume that واعتبارك electron can circle a nucleus only. electron تنها ليك حالتا أتواني بدوري ناوكي قردي لك بصورة if it is orbit contains أقرهاتو orbitكي contains an integer number of the de Broglie wavelength ك أوربيتكي جماريكي طاولة دي برولي ويفلينكتي تيابي بون مونة لما أنا أقر تماشاكين هديك لما أنا أقر تماشاي أم رسمي كم يعني كين سكن فرنسا كين كهمانا تشيوكا أكاتا دو ويفلينكت أقر تماشاكين أما ويفلينكتك بي أمش ويفلينكتك بي ليرة أكاتا تشوار تماشاكين أما يك ويفلينكت أما دو ويفلينكت أما سي ويفلينكت أما تشوار ويفلينكت ليرة أكاتا هشت يك ويفلينكت دو سي چوار پێنج شەش حەوت هەشت وەیڤلێنگت کاتە لە هەر یەکێکیانە ئەلەکترۆن کاتێک ئەتوانێ بە دەوری ناوکی گەردیلا بسوڕێتەوە ئەگەر هاتوو ئۆربیتەکەی ژمارەیەکی تەواو لە دیبڕۆڵی وەیڤلێنگت لەخۆ بگرێت ژمارەیەکی تەواو زۆر گرنگە کە ئەڵێن ژمارەیەکی تەواو یەکە دووە سێیە چوارە پێنجە شەشە ئەوە ژمارەی تەواو باشە ئەگەر وانە بوو ئەگەر ژمارەیەکی تەواو نەبوو if a fractional number of wavelength is placed around the loop ئەگەر هاتی ژمارەیەک بوو ژمارەکە تەواو نەبوو کەرت بوو 1.5 بوو 2.5 بوو 2.3 بوو 2.4 بوو ئەو کاتە چی ڕوایە destructive interference will occur ئەو کاتە بە یەکداچوونێکی لەناوبەر دروست دەبێ as the waves travel around the loop کاتێ ئەو وەیڤانە بە دەوری ئەسوڕێنەوە بە دەوری لوپەکە and the vibration will die کاتە vibration-ەکە بەردەوام نابێت و لەناو ئەچێت بەخێرایی وەکو ئەو نمونەی کە ئیبین ئەمەیان وەیڤلێنگتەکەمان تەواو نییە کە تەواو نەبوو فراکشنە خۆی گرێ نایاتەوە بۆیە بەزۆیی تووشی لەناوچوون ئەبێت و بەردەوام نابێت ئەمە ئەوەمان پێ ئەڵێ کە ئەلەکترۆن تەنها لە ستەیتی تەواوە وجودی هەیە واتە ئەلەکترۆن لە بینی ستەیتەکانە وجودی نییە کاتە it is easy to express the condition that ئەتوانین بە ئاسانی ئەوە دەرببڕین بیکەنە کۆندیشنێک ئەن ئەلەکترۆن orbit ئەو ئەلەکترۆنێک کە لە مەدارەکانن contains an integral number of the de Broglie wavelength ئەلەکترۆنەتی مەدار
چی لە خۆگرنی ژمارەیەکی تەواو لە دیبڕۆڵی وەیفلێنگرت لە خۆگرن the circumference of a circular orbit و چێوەی ئەم ئۆربیتانە کە شێوەیەکی سێکولەریان هەیە of the radius r is 2 pi r. And so the condition for orbital stability is given by this relation سیانسا کاتە کۆندیشنی orbital stability یعنی جێگیربوونی stability جێگیری ئۆربیتەکان چ کاتێک stable ئەبن جێگیرە بن کاتێ ئەم مەرجیان تێدا تطبیق بێ چێوەی ئۆربیتەکە سێکەمفرەنسی ئۆربیتەکە ژمارەیەکی تەواو لە دیبڕۆڵی وەیفلێنگرت لە خۆ بگرێ ئێن پێ ئەوترێت چی ئەم ئێنەی ئێرە call it quantum number of the orbit پێوتێ quantum نمبەری ئۆربیتەکان تر یەکە دووە سفری نییە لە یەک ئەو دەست پێ دەکات یەک گراوند ستێتە یەکە دووە سێ چوارە ئەو کاتە ئەومان دەبێت when we substitute equationی سیانزە into equationی دوانزە کە لە سلایدی پێشووتر we find that the radius of the orbital ئەو کاتە ئەگەر ئێمە ئەم معادلی سیانسە لە معادلی دوانزە تعویزکەین چیمان دەسەکەوێ ڕێدیەسی ئۆربیتەکانمان دەسەکەوێ کاتێ تعویزمان کرد کەواتە چیە دۆزینەوە orbital ready in بۆر ئەتۆم ئەکاتە ئەم قیمەتە ئێن تواندوو s توانdu e نۆت پای m e توانی دوو ئەگەر ئێنەکەم یەک بێ ئێنم یەک بێ کاتە ئاڕوانەکە ئێرەش یەک توانdu هەر یەک ئەکا ئەبێتە چی ئەو کاتە کاتێ ئێنم یەکە the radius of the innermost orbit is called the Bohr radius کاتێ ئێنم یەک بێ بە radius کەوتێ Bohr radius بە ناوی بۆرەوەیە of the hydrogen atom and is given by this relation and denoted by a naught کاتە ئاڕیەک بە ئەینۆت هێما دەکەین کاتی ئەڵین ئاڕیەکە یەکسەر ئیناسینەوە بە ئەینۆت کە قیمەتی کۆنستانتە ئەکاتە 5 پوینت تقریبا سێ جاران دەتوان ناقسە 11 متر ئەمە بۆ گراوند ستێتی گەردیلەی هایدرۆجینە بە ناوی بۆر ڕێدیەسەوە The other radi are given in terms of the I naught by the formula. ڕێدیەسەکانی تر بۆ نمونە n 2 3 4 5 6 هەتا ئەخیر ئەڕوا ئەتوانین بە دەلالەتی ئەی نۆت بیان دۆزینەوە بەپی ئەم معادلەیە RN ئەکاتە n تواندوو ئەی نۆت کاتێ یەکە ئەگەینەوە بە ئەی نۆت کاتێ دوو ئەکاتە 4 ئەی نۆت کاتێک سێ ئەکاتە 9 ئەی نۆت بەم جۆرە توانی کوانتایزی ڕێدیەس بکا بۆ گەردیلەی هایدرۆجین کە ئەمە یەکێکە لە دەستکەوتەکانی مۆدێلەکەی بۆر پاشان ئێن سەر ئینەرجی لیڤڵ ئەن سپێکترە لیڤڵەکانی وزە طاقة وهروها أو سبكترماني كوادسمان أكون a photon is emitted when an electron jumps from one energy level to a lower level ببي بردوز لكي بور إلكترون كاتك راديشني ليو درجات يعني كاتك فوتوني ليو درجة أجر هاتو لهار انرجي ليفل طابص لي لور انرجي ليفل أو كاتا فوتونيكي انرجي لي درجة The electron energy is given in terms of the orbit radius s. أم معادلة من بيشتر دوزيوا بو energy electron لقرديلي هيدروجينا En أكاتا minus E تواندو هشت باي epsilon نوت Rn. إستا أجر بيتو لشويني Rn معادلة بيشتر كدوزي مانو Rn أكاتا N تواندو H تواندو epsilon نوت لسر باي M E تواندو ألير التعويز كين معادلة شانزمان بو دەسەکەوێ en ئەکاتە e1 لەسەر n توانی دوو بۆ هەموو ئەمانە ئەکاتە e1 هەموو ئەم قیمەتانە ئەکاتە e1 یعنی واتە ناقسەن 13.6 ناقسەن 13.6 ئەلکترۆن ڤۆڵت کەواتە ئەتوانی ئینەرجی لیڤڵەکانی تر بە دەلالەتی e1 بدۆزینەوە بە دەلالەتی e1 لەبەر ئەوەی E1 جارێکی تر E1 چییە قیمەتی سالبە نەگەتیڤە کەواتە هەموو ئینەرجی لیڤڵەکانی تریش قیمەتیان سالبە ئەمەش وەکو وتمان هەر ئەلەکترۆنێک لەناو ئەتۆما بێ ئەبێ ئینەرجیەکەی نەگەتیڤ بێ بەواتایەکی تر فری نییە بەڵکو بەستراوەتەوە بەناوچی ئەتۆمەکەوە کەواتە ئەمەش یەکێکی تر لە دەستکەوتەکانی بۆر بوو کە ئینەرجی کوانتایز کرد واتە بەبڕکردنی وزەی کرد ئینەرجی هەر لیڤڵێک ئینەرجیەکی دیاریکراوە بەپی ئەم معادلە E1 لسر En أكاتا E1 لسر N تواندو أي E2 E1 لسر 2 تواندو أي E3 E1 لسر 3 تواني دو هتا أخير كأروات Passion the energy specified by equation شانسة are called the energy level of the hydrogen atom and are plotted in figure هشت أو energy يعني دسمانك لمعادلة شانسة لسلايدي بيشتروبيان أو energy level بو قدلي hydrogen ورسم مانكشا لسلايدي دواترا رسمك أبينين
This levels are all negative. همو energy كان چی negative قيمتيان وكو وتم. This means that أمش أو again that the electron does not have enough energy to escape from the nucleus. أمش أو again كقيمتيان سالبة أو دقينة كوا electron كان energy بيوستيان نية تاوكو لناوكي قردي لك دور كونه electron كان free بن. An electron in the hydrogen atom can have only this energy and not other. كواتا الكترون كان لقردي لي هيدروجينات تنها ام انرجي ريبيد داوانيان دبيت واتا ببي ان اگر ان يكبو اگر ان تو بو انرجي كي اگر ان سبو انرجي كي اگر ان چوار بو انرجي كي هي و انرجي تر ناگرن بواتا كي تر وكو فري الكترونيه فري الكترون اتوين هر انرجي كورغري بلام الكترون لناوناو كي قردي لا انرجي كاني تحديدا ببي برينسيبل كوانتم نمبر ببي ان اغوريت واتا energy man discrete value of energy دبيت. The lowest level E1 is called the ground state. اگر ان man يك ground state معناها E1 بو ان يكا. And the higher levels E2, E3, E4 pianote excited states. كاتب بستيت يكا موتي ground بستيت كاينتر اوتي excited state بون منا E2 بيوتي first excited states. اگاتان لبه first excited state n 2 second excited state n 3 وتا أخير أروات. as the quantum number n increase أجر هاتو n man زور قوربو يعني زيادة كرت the level energy en tends to zero أتى energy man برو Q أروا برو zero بون أروا in the limit of n نسبة ولا infinity ياخد n يساوي infinity energy man zero دبي. That is أمش أو again the electron is no longer bound to the nucleus to form an atom. كاتك إيمان صفر به إلكترونك أو again كأو إلكترونا ربطي لقل ناوكي قردي لك نما وبودروس بوني أتوم. وتا إلكترونا كمان لم حالتا إلكترونك فري دبيت. The work needed to remove an electron from its ground state is called ionization energy. بو قردي لي هيدروجين أو إشي كوا بيويستا بوي إلكترون لجراوند ستيت. لابرين بي او تي بي او تي ionization energy واتا أو إشي كوا بيويستا بو أوي إلكترون فري كين إلكترون لبروتونك جيا كينوا أو تي ionization energy. قيمتك أكادتي ها it is energy equal to minus E1 E1 خوي سالبة ما إنك الشيء دين كاتا أكاتا موجب كاتا E1 كمان ناقصا سيانسا بوينت شش إلكترون فولتا أجر جاراني سالبية كي كين أبيتا موجب سيانسا بوينت شش كاتا أو ionization energy كوا بيويستا إلكترون لبروتون جيا كاتا ولا قردي لي هيدروجين أو فري بكات سيانسا بوينت شش إلكترون فولتا أمش أولي هشتري كوا وثمان لسلايدی پێشوو ئاماژەمان پێکرد ئەگەر ئێن یەک بێ ئەگەر ئێن دوو بێ ئەگەر ئێن سری بێ چوارە پێنج بێ هەتا ئێن زیادکەین تەماشاکەین لە ئێنە کەمەکانە کوانتایزیشنی ئینەرجی زۆر بە ئاسانی هەست پێ دەکەین بەڵام لە ئێنە گەورەکانە کاتە ئێنمان زۆر گەورە بێ ئەو کاتە ئێمە ناتوانین کوانتایزیشنی ئینەرجی ببین بەڵکو ئەچینەوە ناو کلاسیکەڵ میکانیک سلیتەکان ناتوانین لێک جیاکەینەوە گەر تەماشاکە ها ئێنی گەورە سلیتەکان زۆر تێکەڵی یەکتر بوون. استينا سر نمونيكي زور بسيط لسر أوا hydrogen atom in status of high quantum number have been created in the laboratory and observed in space. كاتا قردي ليكي هيدروجين بكوانتم نمبر يبرز لمختبرة دروس كراوة و بي او تي بي او تي رايت بيرغ اتوم بقردي لها هيدروجينك كأني زور قوريا برنسبل كوانتم نمبر زور قوريا او تي رايت بيرغ اتوم. دلوقتي معناها find the quantum number of the Bohr orbit in a hydrogen atom whose radius is 0.01 مليمتر. دواي ان ماليكا يعني بدو تربو ام قري لكاتك راديوس كي بي اي نهار راديوس لحدود قياسها قوريه 0.01 مليمتر كات ابي انا كشي زور قوريه. What is the energy of the hydrogen atom in this state؟ باشان للقي بيا دواي انرجي هيدروجين ماليكا لم ستيتا يا مصدر بسيطي اتوان ام نمونه حلكين ببي ياساي كوانتايزيشني راديوس وتمان ار ان اكات ان توان دو جاراني اي نوت اها ايكويشني بانصا مان هبو باشان ان دركين اكات ار ان لسر اي نوت اكاد كونستانت بين سوين سد توان نقصن يانصا متر ار ان كمان بيمان دراولير 0.01 ملم تحويل متر يكينوا كتحويل مكنو ان ماندر 400 سيبنس ان كي زور غوريا
ئێنە کەمان زۆر گەورەیە تقریبا ئەچینەوە ناو کلاسیکەڵ میکانیک وەلەلقی بیا کاتێک ئینەرجی ئەدۆزینەوە بەپی ئەم معادلەیە ئین ئەکاتە ئیوەن لەسەر ئێن تواندوو ئیوەنەکەمان ناقسە 13.6 ئەلکترۆن ڤۆڵتە ئێنەکەشمان 435 توانی دووە کە تەماشا ئەکەین کەواتە لێرە ناقسان 7.9 دەتوان ناقسن 5 ئەلکترۆن ڤۆڵتمان بۆ دەرەچێت ئەمە پێمان ئەڵێ لە ئێنی گەورە ناتوانین کوانتایزیشنی ئینەرجی ببین بۆ ناتوانین لەبەرەوەی ئەلکترۆن ڤۆڵت خۆی وحدەیەکی بچووکە ئەگەر ئەلکترۆن ڤۆڵتێک لە ئەلکترۆن ڤۆڵتێکی تر ئەتوانین جیاکەینەوە بەڵام دەتوان ناقسن 5 واتە تۆ وەرە 5 سەفردانێ لە دوای ئەم قیمەتەوە ئەگەر ئێنەکەمان بێتە 436 437 ئەو کاتە ئینەرجیەکان ناتوانین دستینگویش بکەین بۆیە لە ئێنی گەورە کوانتایزیشنی ئینەرجی هەست پێ ناکەین بۆیە جارێکی تر ئەچینەوە ناو کلاسیکەڵ میکانیک لە کلاسیکەڵ میکانیکا کوانتایزیشنی ئینەرجیمان نەبوو بەڵکو ئینەرجی کۆنتینوەیس بوو لێرەشە لە ئێنی گەورە وەکو لە وێنەکەی پێشوشە پیشانم دای کاتێک ئێن بڕواتە مالانیە شتێکەکان ئەوەندە لێک نزیکە بنەوە ناتوانین بە ئاسانی دستینگویش و لێکیان جیا بکەینەوە